کاتێککە دەوڵەتی ئەردەڵان بنەماڵی ئەردەڵانەکان دامەزرا زمانی گۆران زمانی هەورامیان کردە زمانی خۆیان ئەو کاتە ناوچەیەکی فراوان بەم زمانە قسەیان کردو هەر لە ئێلامەوە بیگرە هەتا دەگەیتە لای مووسڵ تا دەگەیتە لای ئامێدی و لەوێەوە سەردەشت و تا ئاگاتەوە هەمەدان ئەم ناوچەیەکی جوگرافی زۆر بەم زمانە قسەیان کرد تا نیوەی حکمی بابانەکانیش زمانی نووسین و ئیدارە و دادگا لە بنەماڵی ئەمیرنشینی باباندا بە هەورامی بووە تا پەیدابوونی نالی و سالم و ئەوانە وردە سۆرانی دەستی پێکردووە و نووسین بەو زمانە دەستی پێکردووە کە ئەردەڵانەکان ڕووخان بە دەستی قاجاریەکان و عوسمانیەکان و فیتی ئەملا و ئەولا سنوور جیاکرایەوە لە ساڵی 1639دا بە پێی ئیتیفاقیەی زەهاو ئیتر وردە لەو کاتەوە کە هەورامیەکان بەشکران نیوان کەوتنە سنووری عوسمانی وەشان کەوتنە سنووری سەفەوی وردە ئەم زمانە گوڵەڵەی کەوتە لێژی و نووسین کەم بوویەوە چونکە ئەردەڵانەکانیان دەسەڵاتیان نەما ئێستاش دەبینین کە زمانی هەورامی دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هیچ لای لێ ناکاتەوە بگرە بەزارێک لە زمانی کوردی ئەزانن منیش دەپرسم ئایا ئەکرێ زمانێک پێشتر زمان بوو بێت و ئێستا بچووکی بکەیتەوە و بە مەیلی خۆت بیکەی بە بەزار ناکرێت چونکە ئەمە یاسای زمانەوانی یاسای زمان ڕێگە پێدەدا حکوومەتی هەرێم یان شۆڕشی کورد لەوەتی دروست بووە هەچی خەم و هەمی هەیە خستوتە سەرەوەی کە زمانی کوردی ستاندار دروست بکات بەڵام من دەڵێم فەشەلی هێناوە چونکە ئێستا کورد خاوەنی دوو زمانە سۆرانی و وادینی هەست ئەکا ئەگە زمانی هەورامی بخوێن لە خوێندنگاکانە زمانی کوردی لەقەبێ یان لەتێ لە جگەری کورد دەکرێتەوە یعنی ئەمە نازانم شتێکی عیلمی نییە یعنی ئێستا ئەگەر بە زمانی هەورامی ئێمە حەز بکەین لە پرۆگرامەکانی خوێندنە هەبێ و چەندین ساڵە لەوەتی حکوومەت دامەزراوە ئەتوانم بڵێم لەوانەیە دەجار داواکاری چوێتە پەرلەمان و وەزارەتی پەروەردە و سەرۆکایەتی هەرێم بەڵام گوێی نادەنێ سوور ئەزانن سەی بەرنامەکانی خوێندنیش بکە هەمووی بادینی و سۆرانیە یەک ڕستە چییە لە ڕێزمانە تێدەنیە گەر حسابی یەکەن بە لەهجەیەکی کورد ئەبێ ڕستەیەکی تێدا بێ وڵا ئەوەشی تێدا نییە من گومانەکەم ئەمان لەم زمانە ترسێکیان هەیە گومانێکیان هەیە کە پێشتر زمان بووە و حەز ناکەن ئێستا وەکو زمان خەڵک لێ شارەزابێ و ئەوەش کە هەیە لەسەر زمانی گۆران و هەورامی لە مێژوودا لە مێژووی کووردا لە مێژووی ئەم ناوچەیەدا ئەوان شاردویانێتەوە کردویانە بەژێر لێەوە ناهێڵن دەرکەوێ بۆ خەڵکەکەی زمانی هەورامی خاوەنی دینە کتێبی دینیمان هەیە خاوەنی چەندین شاکاری وەکو دیوانەکانی بێسارانی و شێخ مستەفای تەختە و سەیدی و مەولەویە ئەمانە ناهێڵێن زمانی هەورامی فوتێ و ئێستش ئەتوانم بڵێم ماوەی 4-5 ساڵێکە هەورامیەکان کەوتونەتەوە خۆ بە هەورامی قسەکەن بە هەورامی شت ئەنووسن سایتی هەورامیمان هەیە هەستەکەی لەمە فراوان بوو کە هەورامیەکان ئێستا ڕاچڵەکاون کە زمانەکان خەریک ئەفەوتێ لە پێناوی کووردا تەنانەت جارێکیان ویسیان تەلەڤیزیۆن بکەنەوە وەزیری ناخۆ لەسەری نووسی ئەمە بۆ ئەمنی قەومی نەتەوەی کورد خەتەرە یعنی زمانی هەورامی بخوێنی لە کاتێکدا ئەبینین ئێستا حکوومەتی هەرێم سەرقاڵی یان پەرلەمان سەرقاڵی مافەکان و نازانم شتەکانی تورکمان ئێمە زانکۆکانی ئێرەمان هەیە هیچ گرنگێکی پێ نادەن تەنانەت لە سنەدا فەرموو لە سنە گۆڤارێکی تایبەتی بە زمانی هەورامی بۆ خوێندکارە هەورامیەکان هەیە لە زانکۆی هەڵەبجە حەقە ئەو شتە هەبێت بەڵام نییە هیوادارم بیرێکی لێ بکەنەوە